بەتۆ ئەڵێ جوانیە هەرگەز بڵێ جوانیە دین و ئیمانی نییە چە جوانە چاوکاڵەکە شەڕ لەگەڵ بەهارەکە چە جوانە چاوکاڵەکە شەڕ لەگەڵ بەهارەکە بە چاوە جوانەکانی دڵاشق سەخمارەکە بە چاوە جوانەکانی دڵاشق سەخمارەکە گۆشەی تەنیایی بەردا وەختی بەسموانگە گوڵ بەهار ڕازاوەیە وەک تۆ زۆر شۆخ و شەنگە ناسارەی ماڵە باوان پێم وێ بۆ دڵتەنگە ناسارەی ماڵە باوان پێم وێ بۆ دڵتەنگە چە جوانە چاوکاڵەکە شەڕ لەگەڵ بەهارەکە چە جوانە چاوکاڵەکە شەڕ لەگەڵ بەهارەکە بە چاوە جوانەکانی دڵاشق سەخمارەکە بە چاوە جوانەکانی دڵاشق سەخمارەکە خۆشەویستانی گەڕیا میدیا سڵاوتان لێبێ کاتتان باش خۆم بە بەختەوەرە زانم لە بەرنامەیەکی نوێی هونەرستان هاتمەوە خزمەتان بە میوانداری هونەرمەندی لاوی دەنگخۆش هونەرمەندی دەنگخۆش بەڕاستی کە کلتوری نەتەوەکەی پاراستووە هونەرێکی جوان و هونەرێکی میلی زین و کرۆتەوە بەڕاستی هونەرمەندە گەنجە ئێستا بەهۆی ئەمانەوە من نەتوانم دڵنیایی بمکەوە خەڵکێکی زۆر عاشقی هونەری میلیە هونەرمەندی لاوی دەنگخۆش جاسم سووچانی میوارەیە میوانی منە لەگەڵ کاکە دیێرینی ژەنیاری بەتوانە زۆر بە گەرمی لەلایەن گەڕێ میدیاوە بەخێرات کاک جاسم جان بەخێر بێ بۆ ستۆدیۆی گەڕێ میدیا بۆ بەرنامەی هونەرستان بەخێر بێن مامۆستا جەزاییان چاوەکانی ماچەکەم سڵاو بۆ خۆت و بۆ ستافە جوانەکە سڵاو بۆ تەواو بینەران و بیسەرانی گەڕیان میدیا هیوادارین بتوانین ئەم شەویش دڵی بینەران و بیسەرەکانمان خۆش بکەین دەستخۆشی لە جەناب دەکەم کە هەمیشە ماندوونە ناسانە خزمەتی هونەری میلی و کردو و گۆرانی بیژە میلیەکانی لەبیر بووە ئێمەش بە خۆشحاڵیەوە هەمیشە لە خزمەت بین و لە خزمەتی تۆی بەڕێز و تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی گەڕیان میدیا بچووکیتان نەکەین کاک جاسم جان بەڕاستی من شانازیتان پێوەکەم خۆتانە بینن هەندێک هەیە هونەری میلی بە جوانی پارێزن هەندێک شەیە لەگەڵ ڕێزم بەبێوی ناوی کەس بێنم یا هیچ مەبەستم هیچ کەسێکی تایبەت بێ هەوڵیان جاروێ زۆر خراپە هەوڵەکانیانەوەی کە هونەری میلی ئەشێوێنن منەوەی کە لە توایە بەدیم کرۆتە ئێستا نەمبینیوە گۆرانێکی نەشیا و بەندێکی نەشیا و شتێک کە زیانی بۆ هونەری میلی هەبێ لە تۆم نبینیوە هەموو کات بینیمە بەهۆی ڕیمیکسەکانەوە ئەو ڕیمیکسانە بۆ بیسەران بینەرانەمەوێت لەوە بزان کە ڕیمیکسەکان تێکەڵکردنیە کە تیاڵچێشەکە لە بینی هونەرە ڕەسانەکەی کۆن و میلیە فۆلکلۆرە ڕەسانەکە جارێکتە تیاڵچێشێکەنەوە لە ڕێی ئامێریکی بۆرد و میدی و ئەو شێوازەکە پێوتە ڕیمیکس جارێکتر ئەمە جۆش و خرۆشە گەیاتەوە چکە و سەردەمە نەکوالیتیە بۆ گەورانێنە بە چەپڵە و تۆمارکراوەنە لە بەو شێوەی ئێستا بۆ ئێستا جارێکتر کە تێکەڵە بێتەوە لەگەڵ ئەم ڕیتم و ئیقاعە خۆشێک و جۆش و خرۆشە گەیاتەوە بە هونەری میلی من زۆر سوپاس دەکەم کە تۆ کاکە دێرینە میوارێ ئەرکتان کێشا بەخێر بن کاکە جاسم جان مامۆستاییان چاوەکانە ماچەکەم قسەکانە هەمووی دروستە بوونی ئەم ڕیمێکسانە ئەم گۆرانی بێژە کۆنانە کە ئەوانیان زۆربیان مردوون بە ڕەحمەت بن لەگەڵ زۆر بەشیان کەماون ئێمە ئەیان کرد بە ڕیمێکس و کاریان پێەکەین بە تایکی جۆش و خرۆشێکی تایبەتدایە بە حەفلەکە وە لەو خۆمان ئەتوانین گۆرانیەکان بڵینەوە بەڵام لە پێناوی مانەوەی ئەم هونەرە ڕەسەنە میلەیە و لە پێناو جۆش و خرۆشێکی تر بۆ ئاهەنگەکان ئێمە بەردەوام لە نوێگەریان و بەردەوام شتی تازە ئەخینە بەر گوێی بینەرەکانمان و بیسەرەکانمان دەستان خۆش بێت من زۆر سوپاسانەکەم ئەوم لە تۆیە بەدی کردووە هیوادارم ئەو ستایلی خۆ هەر بە شێوە بپارێزی ئەو ڕێچکەی گرتوتە هەروە بەردەوام بیت پێمان خۆشە بچینێ لای گۆرانیەک ئەو کلیپەمان پێشکەش کرد ئەگەر خۆت قسەی لەسەر کلیپەکە دەکەیت چۆن بۆ لەکوێ بەرەماتووە چێ بۆی
دەرێنانی کلیپەکە چیە بۆیە بەرهەمی چێ ئەگەر باسی واکەیتەوە چینە لای یەکەم گۆرانی بەڕێستان لە خزمەتە لێرەوە زۆر سڵاو و ڕێزم بۆ هاوڕێ و برای خۆشەویستم مامۆستا عەتا مەجید ئیشی کلیپەکە ئەو بۆی کردوم و دەرهێنەر و تەسویرەکەشی کاک دیار مەهدی برای خۆشەویستم ئاواز و تێکستەکەشی فۆلکلۆرە و هەروەها کاک دەوید نیازیش ئەویش هەمێک هاوکاری کردوین ئەکسەرێتی کارەکان لەلایەن مامۆستا عەتا مەجید و کاک دیار مەهدی ئەو دوو برا خۆشەویستم کراوە وەڵی مامۆستاوە هەر بۆ خەڵک کلیپەکەمان کردو ناخۆ دەزانێ مەیشەکانمان هەر بۆ نەو ئاهەنگە زۆر کارمان بە کلیپ نییە بەڵام وتمان با ئەوشمانەرە بێ بۆ بینەر و بیسەرەکانمان وەڵی لە ڕاستیە کاکە جاسم جان کلیپیش گرنگە بۆی کە تۆ بەردەوامی لەگەڵ بیسەران و هەوادارەکانتە من پێم باشە دەست خۆش بەجارێکە کلیپێکیش بەرەمبێنی هیچێکی باشتر دەکەیت ئینشاءالله ئینشاءالله ئەچینە لای یەکەم گۆرانی پێشکەشی بینەران و بیسەرانی گەڕایمیدیەکەین بفەرموو لە خزمەتە
دەم خۆشکا کە جاسم گیان دەستان خۆش وێ دەست خۆشکا کە دیارین بەڕاستی گۆرانێکی زۆر خۆش و زۆر پڕچێژ بوو بەس کاگرێباز بەداخەوە ئیشیە بوو کە داوای گۆرانێکی کرد وتی یەکێ لە گۆرانێ زۆر ناسراوەکانی مامۆستا جاسم بەڵام من زۆر حەزم بە ڕیمیکسەکانە لە ڕاستیە لێت ناشارمەوە وە لەگەڵیشە حەزەکەم دوایەکە گەڕیانێک شەوت پێش بەرنامەکار بۆ ئەمان شتێکمان بۆ بڵێ حەزەکەم لە گەڕیانەکانش بێبەشمان نەکەی مامۆستا جاسم بەس سەر چاوەکانم گەڕیانی شەڵی نەگەوەی هەبووی شاد بێ کاک جاسم گیان دوایین گەشتێ ئەگەر باسی بکەی بۆ وڵاتی پێما بەریتانیا بوو ئەو چۆن بۆ گەشتێک لەسەر گەشتەکەت باس بکەی گەشتە هونەری مامۆستا گیان بەڵێ بەچەکی دڵا هەمووی نزیکی حدودی 15 ڕۆژێکە بێ هاتوومەتەوە ئەقدم هەیە لەگەڵ کۆمپانیای ڕۆژ پرۆداکشن ئیتر بۆ چەند ئاهەنگێکی خێزانی و چەند دانیشتنێک بوو سەردانی بەریتانیام کرد قەرار وێشەکە بۆ سەری ساڵ بۆ بەریتانیا بۆ وڵاتە ئەوروپیەکانیش ئینشەڵا مقەدەر نەبێ بچمەوە هیوای سەرکەوتنێ بۆ خۆزم بیسەران و بینەرانەمەیە لە یەک ڕاستی ئاگاداتان بکەمەوە هەندێک هونەرمەندەیە ئێمە لە سەرەتای خۆی کە دەستی کرۆ بەکاری هونەری وەکو کۆمەڵی هونەری میری پێشگیریمان کردووە بەڵام ڕەنگە ئێمە هیچمان بۆ کاک جاسم نەکردوێ بەڕاستی لێتان ناشارم هیچ جیانی چاکەیەکمان نییە بەسەرەوە بەڵام ئەو یەکێکە لەو کوڕە دڵسۆزانەی کە هەر بانگێشمان کرد بۆ پەڕی دڵسۆزیەوە ئامادە بوو یەکسە بێتە ناو ستۆدیۆ و ئەرک بکێشێ و ئەو ڕێگایە چکەم و بەرنامەکانی مەکو خۆتان دەزانن وەکو کەناڵێکی ئاهلی سەربەخۆ بێلایەن هونەری بەخۆبەخشەوە بەبێ بەرامبەرە من سپاسێکم نازانم چی بڵم لە سەر و هەڵوێستە جوانەی جێگەی سپاس و پێزانینە من سپاسێکم کاکە جاسم بەڕاستی مامۆستا گیان بچووکی تاکەم هەمیشە خزمەت و مادووبوونەکەی تۆ کە بۆ هونەری میلی بۆ گۆرانی بێژە میلیەکان خەریکی ئەبیت و ماندووی ئەبی پێوە ئەمەی کە ئێمە ئەیکەین لە چاو سەعاتێک و کارێکی تۆ هیچ نیان ئێمە ناتوانین قەرەبووی ئەو مانوبوونەی تۆ بکەینەوە من وەکو خۆم هەمیشە بە خۆشحاڵیەوە خۆم بە کوڕی ئەم کەناڵی تۆ ئەزانمەوە کۆمەڵی هونەرمەندانی میلی هەمیشە بچووکیتانەکەم و لە خزمەتانەوە لە ڕاستیە هەستەکەم ڕەنجی کۆمەڵی هونەری میلی بە خەسار نەچوە مادەم کە چەند هونەرمەندێکی میلی وەکو تۆ هەبن کە هونەرە میلیەکە بە جوانیە پارێزن من نامێک کاتی بەرنامەکە زۆر بە قسە و باسە بکوژم بەڵام ئەگە هەندێک لە برادەران پرسیارە نەبوو لە کاکە جاسم مەتوانن لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی گەڕای میدیا کە ئێستا لەسەر شاشەکە بۆتان دانێ ئەتوان پەیوەندی بکەن بە بەرنامەکەەوە ئەگە پرسیارێکی تایبەتانە بوو لە میوانە ئازیزەکانم واگەرواش نەبێ حەزەکەم چینە لای گۆرانی کتر و بۆی کاتەکەمان پڕ بێ لە گۆرانی و مۆزیک و دڵی ئەو هاوڵاتیانە خۆش بین کە بەڕاستی خەڵک هەمووی چاوەڕێی گۆرانیە کە خەڵکەوە دڵی تەنگە لە بارودۆخە سواسەکەم کاکە جاسم گۆرانی تر ئامادەی لە خزمەتانە
دەستان خۆش بێ کاکە جاسم گیان بەخێر بێنەوە لە کوردەواری بەخێر بێنەوە دوای گۆرانی دەستان خۆش بێ بەخێر بێنەوە دەست خۆش کاکە دێرینجیان بۆ ژەنینە جوانە دیارە هەمانجێکی باشێ لەبینی تۆ کاک دێرینە هەمیشە لەگەڵ کاک دێرینە زیاتر کار و چالاکییان ئەنجامەیت بەڵێ مامۆستاییان لە ساڵی 2007 ئاسی ڕسمی سەرەکی من مامۆستا دێرینە و تاوی ئاسەکان برامانە مامۆستا ئەمەد ئەحمەدی مامۆستا عەتا مەجید مامۆستاوەریا هەموویان برای خۆشەویستمان و کارمان لەگەڵ زۆربیان هەیە و ڕاستە خۆ هەمویان جێگەی ڕێز و خۆشەویستین بەڵام وا باشترە دایمە کە لەگە کەسێک دیارە گونجای زۆر باشتر ئەتوانین کارەکانی پێش بکە کە بەچایکرد مامۆستاییان وایە ئەو نزیکی 6 ساڵە بە ڕسمی لەگەڵ مامۆستایە بەیەکەوین و شەڵات تا و کاتیش وازێنێر بەتەمەین بەیەکەوە یاخوا سەرکەوتوو بن وەڵا باسی وازێنان مەکەین بەتەمەین ئینشەڵا زیاتر بوو بینین پێشکەویت و کۆمنتێکی زۆر زۆراتوە دنیا ڕێز سڵاو و خۆشەویستیان بە تۆ دەبڕێ و دیارە هەوادارێکی زۆر هەیە کە خۆشیانەوێت یەکێک لەوانە لە شەماڵ لی داوە بێ شەماڵی داوە کام گۆرانیان بێت شەماڵ لی داوە ئەوەت ئامادەیە لە گۆرانەکانە تیادی لەو ئەمڕۆکە بەرنامەی کە پێشەشمان بکەیت بەڵێ بەڵێ پێمانە بەسەر چاوەکەن وڵا داوای ئەویان کردووە گەر بکرێت سپاس دەکەین کاکە لەسمەساوی مامۆستاییان سپاسی هەموو کۆمێتە جوانەکانی هاوڕێیان و برایانی خۆشەویستە کەمانی کۆمێتیان کردو چاو تا ماچەکەم ساوا نایبینم ناکرێ مۆبایلکەمە و سەیری کۆمنتکەم ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هەمووتان چاوی هەمووتان ماچەکەم مەمنونی کۆمێتە جوانەکان چانم هیوادارم دڵخۆش بن لەگەڵمانە و لە کەم و کوڕیمان ببورە زۆر سپاس بۆ تۆ بۆ هەوادارەکانە بۆ بینەران و بیسەرانی گەڕایمیدیا ئەگەر گۆرانێکتر ئامادە بێ
ئێمە بەڕاستی هەموو گۆرانیانە بێ بە ئەرشیفێک کە بۆ هەتا ئێمەش بمێنین ئەم کەناڵە بمێنێ یا کۆمەڵی هونەری میلی بمێنێ سوودە بەرهەمە جوانانە بینین دەچینە لای بەرەمی تری کاکە جاسم کە پێشکەشمانی بکە سپاسی کەم خزمەتتان مامۆستا چیتانەوە کێشەی دەستان خۆش بێ کاک جاسم جان دەست خۆش کاکە دێرین جان دەم خۆش کاکە جاسم سپاس سەرەکەم کۆمنتەکان ئەخوێنمەوە
گۆرانی بەڕاستی نازم گۆرانی ئەوەی لەرزانیان داوا کرۆ بە چاپڵەوەتم دا چاپڵەوە آخر خۆ چاپڵەکە سەوتی ئێرە نییە سەوتی من نایە تۆ تەواو ئێستا بینی هێچێ لە کۆمنتەکان داوای گۆرانی ئەوەی لەرزانەکەن بە چاپڵەوەتم ئێستا بە چاپڵەوە بەتەنیا مەگەر لە کیبۆردەکە تیای بێجینە ئاستەمەوە نییە یا لەگەڵ ئەوەی شەماڵەکە تێکەڵی ئەەکەمە ئۆرگە دەستان خۆش بێ کاکجاسمجان داڵم بەڕاستی و ڕیمیکسانە من خۆم چێژێکی زۆری لێبێنم چکە تۆ سێری کاتی خۆی بکە ئێساوە مامەدێری بزانە چەند ئامێری لە بەردەستەیە ئەوەی کەی بینی کیبۆردێک و میدیەک و لاپتۆپێک یا مەسەڵەن کۆمپیوتەرێک هەرچێک بێ ئایپادێک بێ و ئێستا شتی تریشاتەوە ئەمێرشکە بەڕاستی وەکو فو بەکارێت بۆ ئەمێرژە نازم چی پێوترە میدیەکەی دەر بەم هەمووشتە بەڵێ بەس کاتی خۆی خۆ دەزانی و هەموو ئامێرە نەبووە کاکە دێرین تۆ سێری کە هەڵپەرچێکی گەرم بەڕاستی جۆش دراوە بە تەنها بە دوو کەس تەنها بە ئامێری هەر دەستیانە بۆ بە چەپڵە توانیویانە ئەو ئاهەنگەوە گەرم بکەن کە ئێستا بۆ ئێوە ماوەتەوە ئەبڕێت و وەخرێتە ناو چیبۆردەوە وەکو سەمپلەری سپادەی لێکرێن ئەو سەردەمە نازام چۆن ئاهەنگێک جاریوە بۆ شاییەک شەوڕۆژێکی خایانووە بەس بە چەپڵەوە کاکە جاسم هەنی ئێستا بەڕاستی زۆر جا لە هونەرمەندەکان ئەبینم لەگەڵ ڕێزمە ئێتە بەرنامەیەکەوە بە 1 سەعات ماندووە بێ هەیە مەسەلەن ئەچێتە لایڤ موسیقیەوە بە 2 سەعات بە تەواوی هەست بە ماندوێتیەکەی بەڵام ئەو سەردەما من خۆم شایم بینیوە لە پێنجۆن میوان بووم باوەڕم پێ بکە ینی وا بزانم 4-5 سەعات زیاتر هەر بە چەپڵەوە هەڵپەرچێ ئەم هەموو هەڵپەرچەیە کراوە کە تا ئێستا بیر ناچێتەوە کاک جاسم تۆ خۆت بیرەوەری لەگەڵ ئەو گۆرانی چەپڵانە هیچی داوە لە نزیکەوە بینیوە لە مناڵی خۆتەوە بەرەوەڵا لە بیرمە حەفلەی پورزام ئەوانم بیرە کە هەر لە عینەکەی خۆمانە هەر لە خزم و کەسەکانی خۆمانەوانیش بە چەپڵەوە دوو نەفەری گۆرانی ئەڵێن بەڵام مامەسەدایی تاوکو 3-4 ڕۆژخۆڕگیان کەفسە بۆ گۆرانی بێژی ڕسمی نەبوون بۆ حەفلە گۆرانیەکانیان ئەزانی و حەفلەکان خۆیان ئەیان گەڕان لای ئێمە بەڵام بە تایکی دیسە بۆ نمونە مامۆستا ئەحمەد شێخەڵمارێنی کە تاوەکو ئێستش ماوە کاگەکرم پێنجێنی ئەمانە لەو کاتی خۆیان کە بە چەپڵەوە حەفلەیان کردبوو ئەمانە بێکێشە دوو دانە دەنگی ڕەسەن کە تا ئێستش ماون زۆر تایبەتن گۆرانی ئەوەی لەرزانە مامۆستا ئەحمەد شێخەڵمارێنی کاتاوەکو ئێسش هەتا بوترێتەوە خۆشتر و تازەترە بێت زۆر ڕاستە مادەم واچین لای گۆرانێکتر گەر ئامادەتان کرد بێ هەر لەو بابەتانی کە بەکارهێنرا بێت ئێستا لە ڕمیکسەکانە بەڕاستی چێژبەخشن کاکە سواز بۆ تۆ و سواز بۆ کاکە دێن
دەستان خۆش بێت جان دەم خۆش دەست خۆش کاکە دیێریجان زۆر سپاس. بەڕاستی گۆرانەکان هەر هەمووی پرجۆش و خرۆشی کوردەواری گۆرانەکان میلی ڕەسەنن و ملێتان ناشارمەوە گەرم جۆرە زیینوکردنەوەی ئێوە نەبێت ڕەنگە گەنجی ئێستا هەمویان وایان لات بوو ماوەیەک مەیلیان بەلای گۆرانی بیانی یا گۆرانی شێوێنراوە مەسەڵەن بە نمونە گۆرانیەکان ئەچوون هەندێک گەنجمانە بوو میلۆدیە کوردی ڕەسانەکانیان ئەبەر بە موزیکی تورکیە عەرەبیەوە عەرەبیستی پێڵێن بەو سایلەنە تۆماریان نەکردەوە تقریبان ئەتوانم بڵێم کلتوری کوردەواریان شێوەندە بوو ئێستا ڕەنگیش ئێستا گەنجێکی ئەم سەردەمانەوەیەکی ئەم گەنجی ئەمڕۆ تااقەتی نەبێدانشێت ئەو کوالیتی و کاتە نەبووە کە بە ئامیر ڕیکۆردەر کراوە هەمووی تەزیلێکی ئاسایی بۆ لە ماڵانە ئەم گۆرانەی پێکراوە ئەوە هۆکارێک بۆ بۆی کەوە مەسەن گەنج حەزی نەچوو بێتە سەر ئەو نوع ستایلە گوێی لێ بگرێ بەڵام کە ئێوەیەن ئەم ڕۆحاکەنەوە بەری ئەم ڕۆحە کوردەواریە ئەبێتە هۆکاریەوەی کەوا جارێکتر دەستی گەنجەکان ئەگرن بۆی گوێ لە گۆرانە میلەکان بگرێتەوە دەستخۆشیتان یەکەم کاکە جاسم جان. زۆر سپاس مامۆستاگیان چاوەکانە باچەکەم وڵی تر ڕاستە ئێمە یشەکەمان بۆ نەو ئاهەنگە و ژێوی ژیانمان لەسەر ئەوەی بەڵام لایەنێکی تری کارەکەی ئێمە ئەوەیە کە نەهێڵین ئەم دەنگانە بفۆچێن و لەناو خەڵکا بۆ هەمیشەی بمێننەوە ناخۆشمان نتوانین گۆرانەکان بڵێنەوە و هیچ ئاماژەیەکی پێ نەکەین. طبعاً بیسەران و بینەرانی خۆشەویست من داوای لە بدن لە میوانەکەم کاکە جاسم و کاکە دێرینەکەم بەهۆی کە ئێمە لێرە کارمەندمان نییە کارمەندەکانمان خۆبەخشە ئەمڕۆ هاوکارم کاکە ڕێباز دیارە ئەویش بژێوی ژیانی وەکو ئێوە لەسەر ئاهەنگ و لەسەر بۆنەکانە ئەمڕۆ ئیشێکی بۆ دروست بوو کە ئەو چوو بۆ بۆنەیەکی تایبەت بە تەنیا مامەوە جینا من خۆم لە ستۆدیۆ لە خزمەتان نبووم ئەمڕۆ کاری جێبەجێکردنی دەنگ و جێبەجێکردنی بەرنامەکە لە ڕووی هەموو ئیشەکانەوە کارەکان بە تەنیا پێڵەسم مەگەر هەندێک فیدباک مشتوانە بوو داوای لەور نەکەین لە دەنگا بەڵام بەعام بەرنامەکان بە پی کۆمنتەکان بێ خەڵک لێ ڕازی و دەستخۆشێکی زۆر زۆرەکەن بە تایبەتی لە ئێوە کە ماندوو بوون سوپاسانەکەم زۆر زۆر بەڕاستی کامڕۆ لێرە لە ناو کەناڵەکەمان ئامادە بوو بە هیوانی کلیپێکی نوێ دیسانەوە بەرەمبێنین چکە بەڕاستی من لەوای نەتەژایەتەکە مەزانم بۆ ئێوە زۆر قورسیشە چکە بەڕاستی ئەبێ لەسەر ئەرشی خۆتان لە وڵاتان کە کلیپێک بەرهەمێنی یەکەم ڕۆژ کە بڵاوە بێتەوە ڕەنگە داهاتێکی ئەوەنە زۆری هەبێت کە تۆی تر تاکو و چەند ساڵێک تریش هەتوانی لە داهاتەکەی بژیت یا لێشی ببەخشی تەنانەت ئەو هونەرمەندانی وڵاتان یارمەتی خاوەن پێدایستی تایبەت و نەخۆش و نەخۆشیێتمەنجە و کەسانی تریژێن بەڵام بەداخەوە لێرە هەتا ئێستا هونەر نەیتوانیەوە بژێنێ بۆیە ناچارن بە ئاهەنگەکانتان بەو بۆنە تایبەتانە و دانیشتنەکان ژیانی خۆتان بەڕێ بکەن بۆیە پرسیان بکردی ئایا کلیپێکتر لەوە لە بەرنامەی تۆ هەیە کلیپێکتر بەرهەمبێنیت؟ وڵا وەکو ئەوەی کە بڵێم هەرنایکەم کلیپ ئەەکەم و بەنیازیشم دوێتێکمان ئامادەیە لەگەڵ مامۆسا پێشڕەو هەورامی برای خۆشەویستم لێرەوە ڕێز و خۆشەویستیمە بۆی چاوەکانی ماچەکەم دوێتێکمان لەگەڵ مامۆسا پێشڕەوە ئامادەیە بەڵام بۆنەی سەرقاڵبوونمان بە ئەو لایڤ موزیک و حەفلە و من حەفلە و دانیشتنوانە کەمێ دواکەوتۆینا ئیشێکی دوێتمان ئامادەی لەگەڵ مامۆسا پێشڕەوە ئیشەڵا لە داهاتووە تۆماری ئەەکەین و پێشکەشی بینەران و بیسەرانیەکەین. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم جێ خۆتی لێرە ئێستا پرسیارە بکەم ئایا بەدەر لە ئاهەنگی بڵین شایی و زەماوەند لایڤ موزیکیش بەشداری بی تۆ؟ نەوەڵای مامۆسا من زیاتر ئەکسەریەت بە سایانەوەی ئاهەنگی بکوزاوە سایادەکەی بۆ دانیشتنەوەی ژەموو دانیشتێنەوەی کە تێکەڵ من لەگەڵ زۆر زۆر بیناسم. دەستان خۆش بە جارێکتر من داوات یەکەمەوە وەکو کەسێک کە خۆت زانێت ژیانی خۆم زۆر تەرخان کردەوە بە خزمەتی هونەری میلی کار بۆ شێوەیە و هونەرە میلیە جوانە بپارێزی تکال یەکەم کە هەتا بتوانانی خۆت بە دوور بگری لە هونەری میلیە شتێکەیە نازانم لەگەڵ ڕێزمە دوو هونەرمەندانن مەسەن بڵێ ئەو بەندەکان ئەو کەسی تر ببەزێنەیە نازانم لەم شێوازە هیوادارم ئەوەم لە تۆ نەبینیوە هەرە هونەرە جوانە پێشکەشی کاکە جاسم جان ئینشاءالله بەسەر چاوەکارن نەوەڵای ئەمەش ئەوەی کە پێمان بکرێت لە گۆرە لە هونەری میلیە و لە گۆرانی بێژیە زۆر حەزمان هەر بە بەندوسن و شەڕەتۆن و شتانە نییە. دەستخۆشی لێکەم ئەگەر گۆرانی تر ئامادە بێ من سوپاس دەکەم لە خزمەتانە بم و بینەران و بیسەرانم بەرنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکرێ لە ئێستا ئەوەی کە بیسەرمانە لە ڕادیۆی گەڕیان سڵاو ڕێزیان بۆ نەرین
و مژدەیەوتان ئێمە کە گەڕامیدیا ئێستا چۆتە ئێجی بۆکس، فامیلی بۆکس، وان بۆکس، کورتسێڵ، میکس میدیا لە هەموو شوێنانەتوان بینەرمان بن لە هەر شوێنێکی کوردستان بن و هاوکات لە ڕادیۆی گەڕیان FM ئێستا لەگەڵمانن. هیوادارم کاتی خۆش بەسەر بەرن لەگەڵ بەرنامە پڕچێژ و خۆشەکەی هونەرمەندی میلی بەتوانە جاسم سوچانی ئەچینە لای گۆرانیکتر لە خزمەتانە.
دەستان خۆش بێ بەخێر بێنەوە کاکە جاسم گیان بەخێر بێنەوە زۆر سپاس دەستخۆشیتان یەکەم بەڕاستی هەمووەکان پرچێژ و پرخرۆشی کوردەوارین دەستخۆشیتان یەکەم یاخوا سەرکەوتوو بن خوا پێشکەشتان بێت کاک جاسم من هیچم نەماوە نازانمایە چەند گۆرانێکتان هەیە تێڵ چێژ بێکەوە بیکەم بە دیاری بەرنامەیانی چەند گۆرانێک بە دوایەکە ئەتوان پێشکەشمان بکەن لە خزمەت چاوەمە سەر چاوەکانەمە گۆرانێکی مەجلیسی عەدەنی داخڵە بین دوای ئەوە چەند گۆرانێکی شاد بۆ چاوا و بینەران و بیسەرانی گەڕیان میدیا لە خزمەتانە من زۆر سوپاسانەکەم دیارەوە بێ بە دیاری بەرنامە بەڵام پێشەوە منەمەیە ماڵاوەی لە بینەران و بیسەران بکەم بە ناوی گەڕای میدیا و هاوکات سپاسی بێپەیانم ئاڕاستەی هەردوو برای خۆشەویستم کاکە دێرینی ژەنیاری بەتوانە سپاس یەکەم کاکە جاسم چوچانی کە ئەمڕۆ میوانی من بوو لە گەڕیان میواناریەکەی قبوڵ کردین چاوی ماجەکەم یەخوا سەرکەوتوو بێ ئەو یەکێکە لە هونەرمەندە بە وەفاکان بەڕاستی من پێڵم بە وەفایە زۆر بە ئەمە و دڵسۆزە بۆ هونەری میلی و بۆ کۆمەڵی هونەری میلی بۆ ئێمەش من سپاس دەکەم کە ئەمڕۆ لای ئێمە میوان بووی کاکە لە خزمەت مامۆساییان دەستخۆشی و مان و نەبوونی پێڵم کە ئەوەنەی ئاگادار بم لە زۆربەی کارەکانە هەر نەک لە کەناڵ بۆنە لە فیستیڤاڵ و لە ئیشەکانی تراکە بۆ هەر نەتەوەیی بوو بۆ عام بووە هەر ئاوا چەنیا بوویت و بە چەنیا زۆر ماندوو بی من دەستخۆشی لێ ئەەکەم و ئیشەڵا هەمیشە بمێنی بۆ مان و ماندوو نەبی سڵاو ڕێزم بۆ تەواو و بینەرەکانی گەڕیان میدیا ئاستافەکەی مامۆستا جەزای خۆشەویست یەک بەیەکیان مامۆستا بە ڕێزەکان چاویان ماچەکەم شڵا لە داهاتوو لە دەرفەتی ترایەمەوە خزمەتان و بەچووکیتانەکەم هەمیشە و مانوو نەبن و دەست و چاوتان خۆش من هیچم نەماوە تەناوەڵم زۆر سپاس جارێکتر سپاس مەمنونتانم چاوتان ماچەکەم بەخێر بێن و سپاس بۆ هەوادارانی گەڕای میدیا لەگەڵ دیارە جوانەکانی کاکە جاسم چوچانی و باوکاری کاکە دیێرینی خۆشەویست کۆتایی بە بەرنامە ئەمڕۆ هێنین و ئیشەڵا تا لە بەرنامێک ترا بە خزمەتان نەگەینەوە ماڵتانەوە خواتان لەگەڵ وەرن
راشم دای خانم و خانم و مریوانی و خانم و خانم و مریوانی و هوران و دانه و گل سر خمامانی و هوران و دانه و گل سر خمامانی شالم دنيا شبارجي رجاز شالم دنيا في كان باكراس وقول مخم بتانيا في كان باكراس وقول مخم بتانيا داي خانم وخانم ومريواني خانم وخانم ومريواني وران الداني سر خمامانی هوران ددانه وقول سر خمامانی دەیوێنەی گەلاوێش بەخوا پرشنگ بەشانی ئەرمینەوە بێ عیبەکێ
ليلي ليلي بابا ليلي يا لبقمت وليلي ليلي بابا ليلي يا لبقمت وليلي ليلي بابا ليلي گەڕیان دەنگ و ڕەنگی هەموانە ئاواز و گۆرانی ڕەسەنی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا کەناڵی میدیایی گەڕیان کەناڵێک بۆ ڕەوینەوەی خەمەکان ئاواز و گۆرانی ڕەسەنی کوردی لە کەناڵی گەڕیان میدیا گەڕیان دەنگ و ڕەنگی هەموانە بۆ ڕێکلامکردن لە کەناڵی میدیایی گەڕیان پەیوەندی بکە بە 0 999 658 هاوار ناشمیر جان چاوم ناشمیر جان